مسرور بارزانی جژنەکەی کردە دوو جژن. سەرۆک وەزیران بۆچی بە تیمەکەی هەرێمی ود بەبێ موچە نێنەوە. هەوڵە بەردەوامەکانی مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی کوردستان ئیشی خۆی کرد و دوجار موچەکەی لە قورگی نەهەنگەکەی بەغدا دەرهێنا و پێشدەژنی ڕەمەزان جژنێکی دیکەی بۆ موچەخۆران دروست کرد. دوای دابەشکردنی موچەی مانگی دوو، مەسرور بارزانی بە خێرایی وەزارەتی دارایی ڕاستپارد لیستی موچە بنێرنە بەغدا. وەک سەرۆک وەزیران وتی دەبێت پێش دەژن موچە بەسەر مامۆستا و فەرمانبەراندا دابەش بکرێت. دەم و دەست دوای بڕیارەکەی سەرۆک وەزیران لیستی موچە نێردرایە بەغدا و هەر بە فەرمانی مەسرور بارزانی تیمێکی تەکنیکی لەوێ مانەوە و فەرمانیان پێکرا لەوێ کێشەکانیان حەل بکەن و بە موچەی مانگی سێوە بگەڕێنەوە. ئەمڕۆ سەرۆک وەزیران ئامانجەکەی پێکا و پارچەکێکەکەی لە بەغدا سندەوە و بڕی 954 ملیار و 880 ملیۆن دیناری وەرگرت و خرایە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بۆ موچەی مانگی سێ، واتە مەسرور بارزانی قسەکەی خۆی بردە سەر و دێژنەکەی بۆ خەڵک کردە دوان. جیا لە هەوڵە بێوچانەکانی لە ڕێگەی حکومەتەوە، مەسرور بارزانی هەوڵە شەخسیەکانیشی بەکاردەهێنا بۆ وەرگرتنی قوتی میلەتەکەی. لەو ڕێگەیەوە بەردەوام لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق لە پەیوەندیدا بووە و وڵاتانی ئەوروپی و ئەمریکیشی هێناوەتە سەر هێڵ و وای کردبوو لە جیهانەوە هۆشداری بە عێراق بدرێت تاوەکو بەباشی مامەڵە لەگەڵ هەرێم بکات.